ئازیزان و خۆشەویستان، تەماشای دنیا بکەین وتویانە سەتا حەوت زیاترش بەرەو ڕێژەکە زیاتر دەچێت. ئەڵێن نەخۆشیەکان زیادەکە زۆری دەرونیە. ئەو مرۆڤە لە دەرووندا ڕووخاوە، لە درووندا نەخۆشە، بۆیە سێر ئەەکەی ژیانی ئەگۆڕێ لە ساغی بۆ نەخۆشی. خوا پەنامان بدە. ئەبێ ئێمە ئەمە بزانین لە ئاینی ئیسلامی پیرۆزدا، ئەبێ ئینسانی موسڵمان بزانێ ئەمە دنیایە، ئەمە قیامەت نییە. موسڵمانە بەڕێزەکان، ئێمە لە دنیا ئەژین، دنیا شەوەیە خوا گیانە فەرمێ لەقەد خەلەقنە الئینسانە فی کەبەد. ئێمە دروست کراوین لە شتێک، هاتوین بۆ ئیمتیحان بکرین، بۆی خەفەتمان بێ، بۆ ئەوەی بەڵاو موسیبەت دێتە سەرماندا، بۆی خوای گەورە تاقیمان کاتەوە بزان دەردەچینیان نا. ئەمە دنیایەک نییە ئاسوودە بین پشدەینەوە ئیسراحەتی تیا بکەین. ئەم دنیایە ئەوەی کە من و تۆ گەرەکمانە پاڵ بدەینەوە، خەفەتمان نەبێ، ئیسراحەتکەین، ئەوە بەهەشتە. دنیا نییە، غەمی تیان نییە، خەفەتی تیان نییە، هیچی تیان نییە، ئەوەی ناخۆشیە. باشتی پان و بەرینە بۆ ئیمانداران و بۆ موسڵمانان، بەڵام دنیا ئەبێ حەقیقەتی دنیا تێبگەیتۆ، چونکە ئەم دنیایە خواگیان من و تۆی خستەتە سەرزەوی لەبەر خاتر ئەوەیە کەوا ئیمتیحانی من و تۆ بکە. ئەبێ خۆمانش بەراورد بکەین بەو کەسانەی تر کە ئیبتیلای زیاتر هاتوونەتە سەریان. قدوەکانی خۆمان ئایا ئەوان چۆن خۆڕاگر بوون و چۆن خۆیان گردووە. لا تكلف نفس إلا وسعها. تەماشاش کە ئەم دینە ئەمەنە قورس نییە، ئەم ئیسلامەوەنە قورس نییە من و تۆ لە ژێر باری دەرنەچین. خواگیان ئەوەنەی نەداوەتە سەری من و تۆدا نەتوانین جێبەجێکەین. ئەوەی لەسەر تۆ واجبە، فەرزەکانە، ئەوەی واجباتە بیکە، باقیەکەی محاسەبە ناکرێی لەسەری. باقیەکەی تر ئێمە لەبەر ئەوە ئەکەین، لەبەر ئەوەی ئەڵێین با واجبەکانمان نوقسان بوو، ئەمە پڕی کاتەوە بۆمان. مسلمانە بەڕێزەکان، ئەم دینە ڕەحمەتە، بەس بەڵام لە هەمان کاتشا لەما دەبینی خەڵکێکە دینەکەش بە بارقورسی وەرگردە بۆ خۆی، کردێتێ بارقورسیەک لەسەر شانی خۆی، پێی ئەوەندە ئەمەنە ماندوو دەبێ، ئەوەنە هیلاک دەبێ، ئەوەنە ئاسوودەی ناداتە دڵ، ئەوەنە ئاسوودەی ناداتە خۆی و ژیان و دەوروبەرەکەی. بەڵکو ئیسلام هاتووە بۆ ئاسوودەیی، بۆ خەموو خەفەت لابە. ئەگەر ئیسلامێک، ئەگەر دینێک بووە خەفەت، بووە غەم، بووە کێشە و مشکلە، بەڕاستی ئەو ئیسلامە ڕاستەقینە نییە کە خواگەرەکێتی کە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم لەسەری بووە. ئەبێ وریابین.